ئەوە چی دەکەی کوڕە؟ تۆ هاوڕێی کاتی سەربازیت نەبینیوە؟ کاکە و پیاوە بۆوە پیر بووە. بەو پیریە لێی گەڕێ هەمومان بەڕیش هەڵدەواسێ. دەبەست ئێوەش ئاس ببنەوە. ئەوە چییە؟ دەڵێ مناڵن. فەرموو جەماعەت بەخێراتن. نانی بەیانی تا خواردووە؟ سیرکەن تازە ئامادەی دەکەم. گەرم و نەرم. بەتاتی سوورکراو بۆ خاتری خوا. بەهادی ڕۆژەیان ڕابردوو. ئەیشان ئەوەی لەسێ ڕێککەوتین پێدوێت؟ ئەوەی تۆ دەڵێ دەیکەین لە شوێنێک جێگیری دەکەین. ئاسوودەشی دەکەین. شوێنێک دوور لە ئێمە. دەست خۆش دەی با بڕێن. بە عەلیش بیزانێ. ئەیشە نایەتەوە ئێرە؟ نایە خواحافزی لە باوکە گیانەکەی بکە؟ سەردار تۆ لەسەر پەیمانی خۆت مێنەوە تا ئێمەش مێنینەوە. ڕاستە باوام لێ بێ. باشە تۆ واز لەوانە بێنە. بەڵام جەنگیز خۆ من لە چاکە زیاتر سیترم لەگەڵ تۆ نەکردووە. جا چی بکەم؟ سپاس بکەم؟ باش ئاگاداری ئەیشەمبە ئەوەندە بەسە. خۆت دەزانی من بە هەردوو دەستەکانەمە شەنمدا بە تۆ. هەر شتێکمان لە تۆ کڕێ بە نرخەکەمان داوێتە سەردار. ئەوە لایەنە گرنگەکەی مەسەلەکەیە. تۆ هێشتا هیچ نرخەکەت نەداوە. ئەوت برد و ڕێک لەم ناوە ڕۆیشتی. تۆ بە گەنجایەتی من دەچیت جەنگیز. هەمیشە شتێکت لە زێر سەرە. چی بڵێم؟ خوانەکە داهاتوو وەکو تۆم لێ بکە. ئەها گەر بێت و لە دەوری ئەیشان بێت و لە بتبینمەوە خۆت لە دۆزەخ دەبینیەوە. هەر هیچ نەبی تۆ تۆقەی قەرزداری منی جەنگیز. ئەم دیارە لە باپیرە بوونەوەکەی بەڵام نەکەی بە ئیشەم بڵێ. دەڵێن نەوەکەم زۆر جوانە. بە ئیشەن دەچێ یان بە تۆ؟ بابە برامتەک هەڵگرن هەموو بۆ خەبات ڕاپەڕن دەڕۆن بۆ کۆڕی تێکۆشان دەمرین تا بژین نیشتیمان. بەهار دێوا دەڕۆین. ئەی کۆ چاکەتێکی جان باشە لە کوێیە؟ وا لە ژوورەکەیەتی دێت خۆ بڕۆ بهێنە. چی بوو؟ هۆنراوکە لەبیر کردیسان؟ ڕاوکەم تێک و کاک عەلیشان ناهات. بڕۆن من نایم. بۆ نایە کوڕم؟ قابلی ئەوان نەزانن تۆ کوڕی کێی؟ ئەوەی تعلیقی لێدای ئاگادارم کەوە خۆم وەڵامی دەدەمەوە. ئەوە چ قسەیەکە بۆ منداڵی دەڵێ؟ دەی با بڕۆین. کاتی خۆی هاتم. کاتی خۆی هاتی. ئۆپا کڵاوێ چی جوانن وێ ها؟ دەی بڕۆ پات شێرەکەی مامای. کاک عەلی جوان لێم دەوانە؟ کورە ناوەڵا لێ دێ. منیش بەمان تۆر لە دواتان دەڕۆم دەکرێ بێم؟ تۆ ناکرێ کاکە شوێنمان بۆ نەگرتووی. ئەوێ جێگای زوگرتیان نییە زیاتر شوێنەکە یعنی تەنهای خێزانیە ناز ببیانی بێتە ژوورەوە. بەڵام خەمە نەبێ کاسەتەکەت پیشان دەدەم. ئەها عەلی ئەو بەڵای هەیە ئەوەی تووشمان بووە. کەریم کاتی ئەو هاتووە حساباتی لەگەڵ بکەیت فێر بۆ پارەکان نانێرێ بزانە تۆ بە گولەیەک ئەو حساباتی لەگەڵ نابڕێنیەوە براکەم. کەسێک دەنێرم. نا خۆت بڕۆ ئەمە کاری خۆتە عەلی. بابا ئەوە هاتم دەبینی کوڕەکەم چەند بێ سەبرە و تحمولی نییە. بە کێسوە؟ بەچێ؟ بە من
ئێوەش هەردووکتان ڕێک لەو تەمەنەدا کە لە قوتابخانە دەگەڕانەوە یەکسەر داهاتنە لای من لەگەڵ عومەردا بیری دێیاننا های چیتان لە یەکتری دەکرد تۆ دەبیە کاوبۆی عومەریش خات سوورەکان چیتان دەکرد کەجان دەبینم هەڵسو کەوتی ئەوم بەبیر دێتەوە بە هەرچیە چوو بێ بە تۆ نەچوە دەی گوێ مەدێت تۆ خەریکاری خۆت بە منیش خەریکاری خۆم دەبم بابا هاگیان تۆم خۆش دەوێ منیش تۆم خۆش دەوێ دەی خۆ علی سەبارەت بە مێزی دوو ئاگادار بە ژمارەی دەستکەوتەکانی زۆر کەم بۆتەوە ئاگادارم هەروە ئەو شوێنەشمان هەیە لە گوندی زەکەریا لەوێش پیاوێک نوقسانە باشە کەسێک دەنێرمە ئەوێ علی چیە کارتی منە؟ ئەوە وەڵامی فشەپشەکانی تۆ هی ئەو ڕۆژە لەبارەی جانەوە ئەمەش ئەو راپۆرتەیە کە دەیسێلمێنێ راپۆرتی چی؟ راپۆرتی دیێنەی فەحسی دیێنەی هەر سەیریشم نەکردووە چونکە دڵنیام کوڕی منە ها سەیریکە تا ئیتر قسە هیچ و پوز نەکەی ئەرێ تۆ دەبەنجی چی کوڕە من تەنها گاڵتەیەک بکردم سەیری ئەو پیاوەی تەنها لەبەر شەعبەتێک دەچی فەحسی بۆ ماوەی بۆ کوڕەکەت دەکەی یان بۆ خۆت گومانت لە کوڕەکەت هەبووە لە ئەنجامی ئەو فەحسەی بۆ بەڕێز جەنگیز ئەتای و جان کراوە دەرچووە کە جان کوڕی جەنگیز نییە